ئەو مناسبەتەیە وەکو مناسبەیەکی ئیسلامیە، یعنی هەموو لە دوای نوێژی عیشا مناسبەکە دەست پێ دەکەن هەتاکو بانجی سوبەینێ، ئەو مناسبەیە هەر بەردەوامە. ئەو شەوەشی پیرۆزە و ئینشاءالله شەوی لەیلەتول قەدرە، ئەمەش بە هیوای هەندێک هاتیە کە خوای تەبارەک و تەعالا ئەو شەوەی بە بەرز و پیرۆز یعنی ناوهینایە. ئەمە لێرە بە 2000 پیانام لە ناوشارە بە 6000 نامێنێت چون 2 کیلووە بێ، ئەمە باید 2000 لێرە لە ناوشارە کیلوی 3000 دە تۆ وەزنیکە بزانە 2 کیلو نابێ، 2 زیاڵە بێ ئا لەبەر خاتریە ئاوێ ئەو وەختە تەمیزتریژە ئەمە بەرازانینی کوایە. ئیمساڵ کە سۆزی کولەن گرام وە کیلۆی 1700 پیان ئەدەین بۆ ناوشار، خۆمان لەگرای دێنێ 2500 کیلۆی، ئیتر معمولەن لە شارەکان تریشەیان هەریان بۆ سۆزی بۆ ئەگراز کە سۆزیەکەمان جوانی بەناوبانگە سۆزیەکە. هەر معمولەن کە ڕەمزان خەڵ بە ڕۆژووە لەم ئێوارەکەیان کە فێنکە دەمەبیانکەشی معمولەن بازی هەن یەن بۆ بێتاقەتی خۆیان دەوڕۆنە یەن.